عزیزانی تیڤی ڕاپەڕینەم کاتتان باش بە خۆشحاڵی هاتنە دیدارتان لە بەرنمەیەکی تایبەت بە ڕابەکردنێکی گشتی بۆ گەنج و خوێندنەوەیکی باش بۆ پرۆژەی گەنج بۆ مەبەستە بە باشی زانین کە لە سەرتادا ئاماژە بۆ بدەین کە گەنج و خوێندنەوە و تێڕامان لێی پێویستی بە لە کۆڵینەوەیکی ژیرانە هەیە و دەبێت ئێمە شارەزا بین لەوەی کە تا چەند پێگە و ژینگەی گەنج لە ئێمەدا گرنگی پێدراوە و ئەمەش ڕامان دەکەشێتەوەی کە لێکدانەوەیکی گەنجانە بۆ پرۆژەی گەنج بکەین و زۆر کەسیش لەسەر ئەمە دیارە لێکۆڵینەوەی کردووە بەڵام بەداخەوە دەتوانین بڵێن کە لە لای ئێمە هەرچەندە چەندین پرۆژە هەیە وەکو پێویست گەنج نەخوێنراوەتەوە جا ئایا ئەم خوێندنەوانە چ کەمتر خەمیەکان لە حکوومەتەوە بێتیان لە لایەن ڕێکخراوەکانی ترەوە بێت دیارە ئەوەی ئێمە زیاد لەوە ئەم بەرنامی ئێمە تایبەتە بە چونە ناو باسی گەنج و خوێندنەوەیەک بۆ گەنج لە وڵاتی کۆریای باشوور بە حکمەوەی کە لە ماوەی پێشودا کۆمەڵی گەنجی کوردستان و بە وەفدێکی باڵا لە سەرجەم سنوورەکاندا سەردانی کۆریای باشووریان کرد خۆشبەختانە لە سنوورەکەی ئێمەشدا یەکێک لەو گەنجە چالاکانە کە بەشدار بوو لەم گەشتە مەیدانێدا بەڕێز خالید قادرە کە لە پسراوی سنتەری گەنجانی ڕانیە لە سەرتاتا بەخێراتن دەکەن کە خالید بەخێر بێ سەرچاو بۆ بەرنامەکەی ئێمە دیارە بەرنامەکەی ئێمە زیاتر بوو ئەوەیە کە لە مەبەستی سەرەکی سەردانی بەڕێزیان ئاگادار بین و لەگەڵ خۆیانە چیان لەگەڵ خۆیانە هێناوەتەوە لە هەڵبەکەی خۆیانە چیان بۆ گەنجی ئێرەپەیە و خوێندنەوەیەکیش بۆ پرۆژەکانی گەنج لە کۆریایی باشووردا بکەین بزانین ئاخۆ گەنج لەوێت تا چەند خوێنراوەتەوە ئەهمیێتی پێدراوە و گەنج لەوێ خۆ بەسەر بەچیەوە سەرقاڵ دەکات تا چەند ژینگەیەکی پاکی بۆ بنیادراوە و بۆ وەرگرتنی لە نەباشەکانی گەنج لە ئەو وڵاتە و بەراوردکردنی لەگەڵ خۆم لە ژینگەی خۆمانە و بۆ ئەوەش کە هەموو ئەوانە بە شێوەیەکی پراکتیزایی لە ژینگەی کوردستاندا پیادە بکرێت دیارە ئەم وەفدە لەبەر ئەمە بەسەر چۆتە ئەو وڵاتە بەسەرتادام پێم باشەکە خالید پرسیاری ئەو لەکەمە کوچونە ناو باسەکە ینی ئەم سەردانی ئێوە ئەم سەفەری ئێوە بۆ وڵاتی کۆریای باشوور کێ ڕێکخەری بوو کێ ینی وای کرد کە ئەم سەفەری ئێوە ڕێک بخرێت بۆ کۆریای باشوور زۆر سپاس من سەرەتا دەمەوێت دەستخۆشی لە شاشە جوانەکەی ئێوە بکەم دەستخۆشی لە بەرنامەیەش بکەم ئەم وەفدا وەفتی لاوانی کورد بۆ وڵاتی کۆریا لە ڕێگای وەزارەتی وەرزش و لاوانەوە ڕێکخرا بوو ماوەیەکی زۆر بوو کاری لەسەر دەکرا ڕێژەیەکی زۆر لە گەنجان ناویان نووسرا بوو بۆی لەم تیمەدا بەشدار بن لە شار و شارچکەکان لێرە دەستەی هاوکاری ڕۆڵێکی زۆر باشی گێڕاکە من دەمەوێت لە سەرەتادا سوپاسیان بکەم کۆمەڵێک گەنج دەستنیشانکران بووی بەشداری لەم پرۆژەیە بکەن لەم گەشتەدا بکەن ئەنجام 20 گەنج دەستنیشان کرا کە ئەم گەشتە بکە میوانداریەکە لە ڕێگای کەمپی یاتیپی زەیتون بوو لە کوردستانی سوپای کۆریا و لە ڕێگای وەزارەتی وەرزش و لاوانەوە ڕۆی من هەم وەک گەنجێک هەم وەک کەسێک لە ڕانی کە هاوڕێیانم لا دەستەی هاوکاری ڕۆڵیان گێڕا بوو هەمیش وەکو ڕێکخراوی کۆمەکیش کە ئەمانیش ئەم دەست خۆشەویستانەی ئێوە کار ئاسانیان کردبوو بۆ دەستنیشانکردنی من ئیتر وەفدەکە وەکو ئاراستەکردن وەکو بە شێوازێکی ڕسمی لەلایەن وەزارەتی وەرزش و لاوانەوە بوو بە میوانداری تیپی زەیتون لە سوپای کۆریا لە کوردستان لە 15 مانگ دەستی پێکرد 15 بەڕێککەوتین ماوەی گەشتەکەمان 15 ڕۆژی خایاند سەرەتا لە هەولێرەوە لە فڕۆکەخانەی هەولێرەوە ڕۆشتین پێشەوەی بڕۆین لەگەڵ کۆریەکان کۆبوونەوەیەکمان کرد ئەوان مەهامی گەشتەکەیان خستە ڕوو کە تێیدا ئامانز دەخوازرێت کە گەنجانی کوردستان بتوانن کۆنتاکتێکی باش لەگەڵ گەنجانی کۆریاگرێ بدەن و سوود لە ئەزمون و سوود لە شێوازی چالاکی و بەرنامەی گەنجانی ئێوە بکەن بەڵە دەکرێت کە خالیت بزانین پرۆگرامی گەشتەکەتان چۆن دەستی پێکرد لە چیدا خۆ دەبینێتەوە پرۆگرامی گەشتەکەی ئێمە 15 مانگ دوایەوەی کە لە فڕۆکەخانەی هەولێر ڕۆیشتین ڕۆژێک لە دووبەی ماینەوە کە وا هەڵکەوت فڕۆکەی کۆریا کاتەکەی ئەوەندە دەخان کە ئێمە ڕۆژێک لە دووبەی بمێنینەوە پرۆگراممان دوای گەیشتنمان بە کۆریا دەستی پێکرد سەرەتا لە کۆبوونەوەیکی یەکتر ناسیم بوو لەگەڵ
سنتەری گەنجانی نێونەتەوەیی کە بارەگاکەی لە کۆریایە و لە شارێکە بە ناوی چۆنان ئێمە شوێنیمانەوەمان لەم سنتەرە بوو و هەر لەم سنتەرەش کۆبوونەوەی یەکتر ناسینی نێوان گەنجەکان و گەنجی کۆریا و ئێمە سازدراوەکو پرۆژێکی تعاروف لەم هینەدا لێپسراوی تیپی زەیتون کە ناوی لوتینەت کۆنێڵا تێیدا ئامادە بوو یاوەرشی دەکردنی خۆی گشتەکەدایان هەر لەوێ لێپسراوی تیپی زەیتون ئەم ڕۆژە لەوێ بوو بەڵام نەقیبێکی سوپای کۆریا بەردەوام یاوەری دەکردین پرۆگرامەکە ئێمە دوای ناساندن دەستی پێکرد ئەمیش بە سەرەتا خوێندنی چەند کۆرسێکی ڕۆشنبیری بوو دوای کۆرسە ڕۆشنبیریەکان بەشداریکردن بوو لە چالاکی مۆزیکی فۆکلۆری کۆری کە ئەمە لە لای گەنجانی کۆریا و لە لای خەڵکی کۆریا بەهایەکی گەورەی هەیە لەم کۆرس و بەشداریکردنی چالاکیانەی ناو سنتەری گەنجانی نێونەتەوەی کە سنتەرێکی گەلێک گەورە بوو سنتەرەکەن بە قەدەڕوانیە بوو پێیان دەگوت خۆشترین شوێنێک دوای بەهشت لەبەرەوەی هەموو شتێکی خۆش و جوانی بۆ فراهم کرابوو دوایمانەوەمان لەوە بەشداریکردن لە ئاهەنگی بەشێک لە قوتابیانی کۆریا کە بڵین لە شێوی دومی پرۆگرامدا بوویان سازدا بووین لە پرۆگرامەکەی ئەوان ئامادە بووین دواتر چەند سەردانێکمان ئەنجامدا ئەم سەردانانە کە وەکو وەفتێکی ڕسمی پێشوازی دەکراین ئێمە هەوڵمان دەدات جیاواز لەوەی وەکو پەیامێکی گەنج و ئیشکردن لەسەر ناساندنی گەنجی کورد کۆمەڵک ئەرکمان بەسەرەوە بوو بە تایبەت من کە کۆمەڵک ئەرکی گەورەترم بەسەرەوە بزانین ئەو ئەرکانە من لە هەموو شوێنێک سەرەتا تووشیەوە دەبم کە تۆ بیناسیێنی کورد چونکە بەداخەوە کاتێک کە لە کوردستانەوە بەرز دەبیەوە هەز دەکەی لە زۆر شوێن پێویستی بەوەیە کە کورد بناسی چونکە ئەوان معلومات و زانیاریان زۆر کەمە لەسەر ئەم مەسەلەیە دوجار لەسەر گەنجبوون و گەنج لە کوردستاندا ئەوجار من وەکو گەنجێکی ئەم شارە ناساندنی شارێک بە ناوی ڕانیە کە حڕەکەیەکی گەنجانی باشی تێدایە و خاوەنی جوڵەیەکی زۆر باشە بۆ چۆن بتوانم بۆ ئەم سەردانانەی کە ئەنجامی دەدەم شتێک بقۆزمەوە بۆی بتوانم لە ئایندەیەکی دووریان نزیکدا سوودی لێوەربگیردێ سەردانەکەی ئێمە بە شێوازێکی ڕسمی بوو هەوڵمان دەدا پەیامێکی ئەخلاقی نەتەوەیەکە تۆ تەمسیلی دەکەی بتوانین بیگەێنین سەرەتای سەردانمان بۆ کۆمیسیۆنی باڵای گەنجان بوو لە سیئۆل کە پایتەختی کۆریای باشوورە کۆمیسیۆنی باڵا شوێنێکی گەورەیە سەرپەرشتی 600 سنتەری گەنجان دەکات لە کۆریادا هەموو ئەم سنتەرانە تەواوی ئەوان پێی دەڵێن شوێن پرۆگرام سەرۆک هەموو ئەمانەی بۆ دابین کرابوو دواتر دوای کۆبوونەوە لەگەڵ بەڕێوبەری بڵین ئەم سنتەرەی کە سەردامان کرد پرۆگرامی سەردامان بۆ کۆمەڵێک شوێنی تر ئاراستە بوو لەوانە پەیمانگای پێشخستنی توانای گەنجان کێکێک لە پەیمانگا ئەکادمیە گەورەکانی کۆریایەوە بنکە و بارەگای لە هەموو شارەکان هەیە و پەیمانگایە کە ئەوان لە ڕێگای ئەم پەیمانگایەوە دێن بۆ ناو شار دێن بۆ ناو شەقام گوێ لە گەنج دەگرن ینی ئیشیان پەیمانگایە شێوازی سنتەرەکانی کۆریا جیاواز لەو شێوازە تەقلیدی ئێمەیە بۆیە ئەوان لە کۆمەڵێک فلتەرەوە ئیش لەسەر گەنج دەکەن یەکێک لە فلتەرەکان پێی دەڵێن پەیمانگایە بۆ گەشەپێدانی توانای گەنج ئەم پەیمانگایە لە ڕێگای کەسانی ئەکادمی دێتە ناو شەقامەوە گوێ لە کێشە داواکاری خواستەکانی گەنج دەگرێت و لەوێ فۆرمەلە دەکرێت و هەمان بەرنامە ئاراستەی سنتەرەکانی گەنجان دەکرێتەوە لەوێدا جیاواز لەم پەیمانگایی کە باسم کرد ئێمە سەردانی کۆمەڵێک سنتەری گەنجانی گەورەمان کرد لە کۆمەڵێک شاری گەورە لەوانە شارێک بە ناوی شاری سووان کە یەکێک لە شارە گەورەکانی ئەوێ بوو شاری کیۆنگجونگ کە یەکێک لە شارە گەورەکانی ئەوێ بوو بە هەمان شێوە خاوەنی سنتەرێکی ئەکتیڤ بوو لە کۆمەڵێک بواردا کاری دەکرد شاری چۆنان لە سیئۆل لە کۆمەڵێک سنتەر هەوڵماندا سنتەری کەلتوری کۆری کە بەهێزترین سنتەرە لە کۆریادا پێی دەڵێن میزی یەکێک لە سنتەرە زۆر پێشکەوتەکانیانە کە هەمیشە کار دەکات لەسەر ئەوەی کە ساڵانە لە وڵاتانەوە سنتەرەکان داوت دەکات خۆی بچێت بۆ وڵاتان بۆ گۆڕینەوەی ئاڵوگۆڕ و کەلتوری بۆ پێشخستنی توانای گەنجان بۆ گەشتەپێدانی بە توانای گەنجان ئێمە سەردانی زانکۆمان کرد لەوێ زانکۆی هوسا یەکێک لە زانکۆ بەناوبانگەکانی ئەوێ سەردانی کۆشکی پاشانەمان کرد لە کۆریا سەردانی پرزگای بوودا شاری کۆنینەی کۆریا کە پێی دەڵێن شیلا شاری بوودا تاوەری سیئۆل پرۆگرامەکەی ئێمە پرۆگرامێکی تۆکمە بوو لە ڕۆژێکدا سەردانی کۆمەڵێک شوێنمان دەکرد سەردانی مۆنومنتی ئازادی کە یەکێک لە مۆنومنتە زۆر گەورەکانی کۆریا بوو سەردانی ئێوەمان کرد هەروەها کۆمپانیایەکی زۆر پێشکەوتوو سیکەی تەلیفۆن لە کۆریا
سەردانی ئەم کۆمپانیامان کرد لە هەموو ئەم سەردانانەی کە ئەنجاممان دەدا لەگەڵ ستافی سنتەرەکە پرۆژە یەکترناسین سەرەتا ئەنجام دەدرا دواتر نردەیەک لەسەر ئیش و زانیاری ئەوان بە ئێمە دەدرا من هەوڵمدا لە زۆربەی ئەم شوێنانە کوڕاسە و زانیاری تایبەت وەربگرم کە هەمویانم بە خۆشحاڵیەوە لەگەڵ خۆم هێناوەتەوە بۆ ئەوەی لە هەرچی کایەک دابێت بتوانرێت سوود لەو ئەزمونەی ئەوان وەربگیردرێ و هەوڵی شمدا ئەمەیکی پێی دەڵێن ئەدرس گۆڕینەوە لەگەڵ هەمویان ئەنجامی بدەم سەردانی بەشەکانی ئێوەمان دەکرد من زۆر بەداخەوە دەتوانم لێرە قسەیە بکەم ئەویژەوەیە هەر لە دوای گەیشتنی یەکەم هەنگاوم بە کۆریا هەستم کرد ئێمە لە شێوازێکی تەقلیدی زۆر بەحتە کارمان کردووە لەبەرەوەی ئەوان زۆر جیاواز لە ئێمە لەگەڵ کەواتە تا خالی دەکرێت ئەمە بپرسین لە کۆریا چ خوێندنەوەیەک بۆ گەنج کراوە گەنج لێ چۆن خوێنراوەتەوە لەلایەن دەسەڵاتەوە گەنج لە کۆریا ڕۆڵێکی زۆر گەورە دەژێڕێ لە پێشخستنی سیاسەتی دەوڵەتدا تەواوی دەوڵەتی کۆریا کار لەسەر گەنجبوون دەکات لێدا و گەنج مەهامی سەرەکی ژیانی ئەوانە وەک خۆیان دەڵێن ئایندەی ڕووناکی ئێمە بە گوێگرتنی ئەم توێژەیە بۆیە ئەوان دێن پەرە بە خەونی گەنج دەدەن لە کۆمەڵە کەناڵی جیاوازەوە بڕوا بکە بەس یاریە کە ئێستا لەسەر شاشەکە دەبینرێ کە پێی دەڵێن یاری مەغامەرات یاری سەرچڵی کە ئەمە یەکێک لە یاریە زۆر مەغامەرەکانی گەنج و تەمەتوعێکی گەنجانی پێوە هەیە لە تەواوی سنتەرەکانی گەنجان بە شێوازێکی زۆر بەرفراوان و پانوبەرین زمینەی بۆ خۆشکراوە کار ئاسانی بۆ کراوە گەنجێک لە کۆریا لە بەرامبەر سەدان بەشی یەک جیاوازدایە جیاواز لە دیراسی خۆی جیاواز لە منهەجی کاری خۆی دەیان منفەزی بۆ کراوەتەوە بۆی بتوانێت گەشە بە توانای خۆی داد بۆیە دەوڵەتی کۆریا و گەنجبوون لە کۆریادا دوشتی پێکەوە گرێدراون ئەوان پێچەوانەی ئێمە ڕێیەکیان هەیە کە پێیان وایە دەبێ ئەمە ئەرکی دەوڵەتە بێتە سەرجادەژوێ لە گەنج بکرێ ئەمە ئەرکی دەوڵەتە بێ چونکە گەنج بۆ خۆی داخوازەکان نەک گەنج خۆی ئەوکات چونکە لای ئەوان گەنج لە هەرچی حاڵێکدا بێت ناتوانێت ئەو پەیامە بە شێوازێک بگەێنێ لە بەرەوەی لە تەمەنێکدایە لە بزاوتێکدایە بۆ ئەوی ئەم تاقەیە سوودی لێوەربگیرێت دەبێت دەوڵەت خۆی فۆرمەلەی ئەوە بکە بۆیە ئەوان وەک پێم گوتی هەم لە ڕێگای پەیمانگایەکی دایبەتەوە هەمیش لە ڕێگای کردنەوەی بەشە لە جیاوازەکانەوە بۆ گەنجەوە دێن کار لەسەر ئەوە دەکەن و لەوێ سنتەرەکانی گەنجان لەگەڵ مەکتەبەکان دوشتی پێکەوە گرێدراون وەکو منهەجی دیراسە وایە هەموو قوتابخانەکان لە ڕێگای وەزارەتی گەشت و گوزارەوە دەهێنرێن بۆ سنتەرەکانی گەنجان بەردەوام ئەمە کۆنتاکتێکی ڕۆژانەیە لەوێ کار لەسەرەوە دەکەن چۆن گەشە بە خوێندکار بە قوتابیەکان بدەن لە دەرەوەی منهەجدا چۆن کار لەسەرەوە بکەن قوتابیەک حەزی لە یەکێک لە بوارە کانی گەنجێتی خۆیەتی ئەوان دێن بە دەیان فلتەردا کاری گردی لەسەر دەکەن لە یەکێک لە بوارە کانی گەنجێتی خۆیەتی ئەوان دێن بە دەیان فلتەردا کاری گردی لەسەر دەکەن هەموو ڕاحەتی گەنجبوونی بۆ ئامادەی کراوە یعنی تۆ کاتێک کە دەستێنە ئەو واقعات پێویستیت بە جوڵەیە ئەوان هەمیشە دەڵێن جوڵە و کار جوڵە و کارە ئەم کۆریایی لە سووتانەوە چونکە کۆریا بە فلیم نیشانیان دەداین کە چەند ساڵێک کە 30 ساڵ پێش ئێستا وڵاتێکی سوتاو بووە یاوان ئەم وڵاتی داگیر کرد و سوستاندویەتی بەڵام دێنان بود ئەمە وڵاتە سوتاوەکەی ئێمەیە کە توانیمانە بە حەڕەکەی گەنج بە ئاوردانەوە لە گەنج بە بەشداریکردن لە گەنج لە پرۆژەی پێشخستنی سیاسی دڵەتدا ئەم دەوڵەتە ئاوالی بکەین عەشق بۆ نیشتیمان عەشق بۆ ژیان عەشق بۆ ئیشکردن عەشق بۆ هەموو شتەکان تەواوی ئەم کۆمەلگایی تەنیوە حەز دەکەی عشقێکی زۆر سەراسیمە لە بابینی هەموو پەیوەندیەکانیاندا هەیە حتا لە نێوانی هەردوونەوەکانیاندا سنتەریان هەیە تایبەت کار لەسەر باوک دەکات حیواری نێوان باوک و گەنج کە ئەمان ئەمە زۆر گرنگ دادنێن ئیش دەکەن لەسەر تشکانی مقدسەکان چونکە لای ئەوان پێویستە هەمیشە مناقەشە بکرێ نەشتێک لایوان بڤە لە کۆمەلگای کۆریدا وەکو ئەوان دەڵێن 195 توانیمانە سنوورەکانی بشکێنی ئەمە بەدەستکەوتێکی گۆری خۆیانی ناوزەم دەکەن بەڵەکە خەریت ئەنی کەواتە لە خوێندنەوەکانی بەڕێستا مەزەن دەکەم کە گەنج لەوێ ینی بەڕاستی ئاوڕێکی زۆر جدی دەدراوەتەوە بەدەر لەوەی کە ئێمە بە خۆمان تەنها گەنجمان لەوە بینیوتەوە کە کۆمەڵێک خول و دەورات و شتی زۆر سەرەتاییان بۆ بکەین کاتم دوێ لێ بپرسم گەنج لەوێ ئەنی بەپێی دابوونەری و تەقلیدی ئەوان و کللتوری ئەوان ینی جیاوازی لەگەڵ ئێردا چۆنە لەکەیەوەکەوە گەنج وێ وتێت گەنج و تا چەندی گەنجێتی خۆی دەتوانێت پارێزێت
شتێک دەست خۆشی بۆم پرسیارە شتێک کە زۆر سەرنجی منی ڕاکێشا کە هەر سەرەتا لە محەزەرە ڕۆشنبیریەکان کەوتینە گفتگۆوە لەسەری لەسەر تەمەنی گەنج بوو لەوێ لە کوردستان و زۆر بێک لە وڵاتانی لای خۆمان گەنج لە 18 ساڵەوە حسابی بۆ دەکرێت بۆ 30 ساڵ ئەوانە لەوێ پێچەوانەی ئەم ڕەئیا گەنج لە 9 ساڵەوە گەنج بوو لە 9 بۆ تەمەنی 24 ساڵ بە گەنج دادەندرێت ئەوان زۆر بە سەیرەوە دەیانگووت چۆن ئێوە لە تەمەنی 18 ساڵیەوە پێتان وایە ئینسان گەنجە لە کاتێکدا سەرەکی ترین تاقە و وزەی ئینسان لە تەمەنی دوای 9 ساڵی 10 ساڵی و 11 ساڵیدایە کە تۆ لەوێ دەتوانی تواناکان بەو شێوازە بوو پێکینی کە لە ئاستی گەشەکردندا بێت بۆیە ڕێی کۆریا سەبارەت بە گەنج دەگەڕێتەوە بۆ ڕێیەکی ئەخلاقی ئەوان سنتەرەکانی گەنجان لەوێ ڕاستەوخۆ سەر بە ئەنجومەنی وەزیرانن تۆ سەیری ئەم بازە بکە لای ئێمە سنتەرەکانی گەنجان سەر بە کۆمەڵێک شوێنی وەزارەت و دەیان فلتەر دەڕوە لەوێ ڕاستەوخۆ سەر بە ئەنجومەنی وەزیران سنتەریان هەیە پێویستە هەموو پارێزگارێک یعنی هەموو محافظی شارێک سنتەری گەنجانی هەبێ ئەم سنتەرانە تەواوی کۆمەلگای ئەوەیان تەنیوە و 2000 سنتەری ڕۆشنبیری تایبەت بە هوشیارکردنەوەی گەنج لە کۆمەلگای ئێوێدا ئیش دەکا هەموو ئەوانە لەو ئاراستەیە دەڕۆن کە بتوانن گەنجی ئێوێ لە کەلتوری ئەواندا چونکە لێمان تێگنەسی هاوبەشێک هەیە لە نێوانی کەلتوری ئێوە و کەلتوری کوردیدا بۆ معنای ئەم کۆمەلگایش چەند دە ساڵێک پێش ئێستا کۆمەڵێک مقدس بوونی هەبووە کۆمەڵێک دینی گەورە لە ناو کۆریادا هەیە و کاری لەسەر تاکی ئەوێ کردووە مەسەلە ئەخلاقی و عاتفیەکان لە نێوانی خێزاندا فۆرمەلەکەی زۆر بە کۆمەلگای کوردی دەچێت باوکو و دایک و خۆشەویستینی ئەو ڕایەڵە لەوێ زۆر بینە ئەوان هاتوون لایەنە جوانەکەی کەلتوری خۆیان لە مێژووی خۆیاندا هێشتۆتەوە گەشەی پێدەدەن و تا ڕادەی جوانی خۆشویستن خۆشیان دەیە بەڵام لەگەڵەوەش تەجاوزی هەموو ئەم شتانەیان کردووە کە سنوور و ڕێگری و بڤە لە بەردمی گەنجدا دروست دەکات بۆیە ئەوان هەم کۆمەلگایەکی ڕۆژئاوایی بەمانای ڕۆژئاوایی کۆمەلگایەکی پێشکەوتون کە هەمیش کۆمەلگایەکن توانیویانە کۆمەڵێک بەهای مێژووی و ئەخلاقیەتی خۆیان هەیە بیپارێزن بۆیە ئینسان لەوێ لە بەرامبەر پەیوەندیاندا بنوونە لە بەرامبەر ئاوردانەوەیان لێدا بەناو بازاردا دەڕۆی هەمویان هەز دەکەی تویان خۆش دەوێت بنمونە سڵاوت لێ دەکەن پەیوەندیان لەگەڵ پەیوەندێکی گونجاوە ئەوەی پێی دەڵێن ڕێز و احترام کەمە وشەیەکە لە ڕۆژهەڵاتدا زۆر هین دەکەن ئەوان بە دوو ئاراستە کار لەسەرەوە دەکەن یەک شکانی احترام دوو گەشە پێدانی احترام شکانی احترام لە لایوان بەو مانایە دێت کە گەنج ناکرێت احترام بە زوای لێ بکاو دەست بە سنگەوە بنێ لەبەرەوەی ئەمە خەتەرە کە احترامی باب و عەشیرەت و خێڵ و چی و چیوای لێ بکات کە کەسێکی شەرمن و ترسنۆک بێت بۆیە ئەمان کار لەسەرەوە دەکەن ئەمە بشکێنن بەڵام احترامیشی کە بە بەها ئینسانیە جوانەکە لە لای ئەوان هەر لە منداڵی ساواییەوە پرۆگرامێکی پەروەردەیە و ئیشش لەسەر دەکەن و گەشەی پێ دەدەن بەڵێ زۆر جوانە تا خەرید حتما جنابەت تێبین لەسەر کۆمەڵک ڕێکخراوێکدا ناوەیە کە ئیش دەکەن لێ هەڵدەسوڕن لە بواری گەنجانە دەمەوێت ینی براوردێک لەگەڵ ئەم ڕێکخراوانی ئێرە و ئەوێدا بکەین ینی هەیکەل و پێکهاتەی ڕێکخراوەکانی ئەوێ لەگەڵ ئێرە بۆ پێکهاتەی ناو سنتەرەکە گیانی خۆبەخشی لە کۆریادا مەبادی ئێکە کە پێویستە کاری لەسەر بکردرێت ئەم شێوازە عسکرتاریەتەی کە ڕێکخراوەکانی ئێمەتەنیوە لەوێ توانیویانە تەجاوزی ئەوە بکەن ئەوان بە شێوازێکی زۆر شەفافتر لەو مەسلەیە دەڕوانن بنمونە گەنجانی ئەوێ خۆیان ڕۆڵ بگێڕن لە داڕشتنی بودجەی سنتەرێک کار و چالاکی خۆیان تەبەنی دەکەن ئەوەی پێی دەڵێن دەرخستن بۆ کار و چالاکیەکانیان دەینێن و زەمینەشیان بۆ خۆشکراوە سنتەرەکانی ئەوێ بەهۆی ئەو کەناڵانەی کە گریان دەدات بە نمونە سنتەریان هەیە کە وەک گوتم سەر بە ئەنجومەنی وەزیرانە سنتەریان هەیە سەر بە پارێزگای شارە گروپی گەنجیان هەیە سەرەکی ترین شتێکی جیاواز لەگەڵ ئەم ڕێکخراوانەی ئێمە لەوێ کارکردنی گروپیە ئەوان بۆ هەموو شتێک گروپ دادنێن یعنی دەگەڕێن گروپەکانیشیان بازنەی زۆر بە فراوان نییە ئەمان کێشیانەوە نیە ئەم گروپە چەند کەسە لە 3 کەسەوە بترازێت ئەوان بە گروپی دادنێن ئەم گروپە بۆ ئامانجێک ئاراستەی دەکەن جا بۆ ئاراست بۆ پەیامی ئەوەی لە شەقامێک جگەرە کێشان کەمکردنەوە بۆ پەیامی ئەوەی کە ڕۆڵ بگێڕن لە جوانکردنی شەقامێک بۆ پەیامی ئەوەی کە ڕۆڵ بگێڕن لە جوانکردنی دارێک و ڕووی جیاوازیەوە لەگەڵ پەروەردە من شتێکی زۆر تازەندی ئەویژەوەیە سنتەرەکانی گەنجانی ئەوێ ئیش لەسەر ئەوە دەکەن بەشی دووەمی پرۆگرامی پەروەردە بن و بە شێوازێکی ئەکادیمی ئەمە لە کۆریا دانراوە
قوتابی لە مەکتەب دەخوێنێ بەڵام لای ئەوان خوێندن هەموو شتێک نییە خوێندن هەموو شتێک نییە سنتەرەکانی گەنجان لەوێ ئیشیان گەڕانە بە دوای تەڵەبەی فاشیل ئەو تەڵەبانەی کە لە منهەجدا سەرکەوتونین ئەو قوتابیانەی کە لە خوێندندا نەیانتوانیوە سەرکەوتوو بن و لەو بەش و هینانەی کە خوێندویانە تێداوە بن بۆیە دێن لە ڕێگای سنتەرەکانی گەنجانەوە ئەو قوتابیانە دەگوازنەوە بۆ ئەوێ دوای تەواوبوونی منهەجی بڵین دیراسیان بە شێوازێکی ترگەشە بتوانیان دەبێت بۆی پراوێز نەخێن بۆیە قوتابخانەکان و سنتەرەکانی گەنجان دووشتن تو هەستی پێناکەی جیاوازن بەردەوام گروپی گەنجان دەهێنرێن بۆ گروپی قوتابیان دەهێنرێن بۆ سنتەرەکانی گەنجان لە ماوەی شکەمدا ڕادەهێنرێن پەریان پێ دەدرێن نمونەیان بۆ دەهێناینەوە تەڵەبەیەکی زۆر فاشیل لە کۆریا ئێستا حەزی زۆر لە ئەتاری بووە گەشیان پێداوە ئێستا یەکەمی جیهانە لە بەکارهێنانی یاری کۆمپیوتەری کە ئەمە خۆی عقلێکی گەورەی کۆمپیوتەری لە دنیادا لە بواری دەرهێناندا لە بواری مۆبایلدا ئێمە سەردانی ببوورە سەردانی یەکێک لە کۆمپانیاکانمان کرد کۆمپانیایەکی گەورەیە پێی دەڵێن CK تەلیکۆم گەنجێک لە تەمەنی 22 ساڵیدا مۆبایلێکی دروست کرد بوو ئینسان سەراسیمە دەبوو لە بەرامبەری مۆبایلێکی دروست کرد بوو لە ڕێگای گۆڕینی کێلوونی دەرگا و چەند کێشتی بچووک بچووکی ناوماڵەکەت و دانانی داکانەیەکی بچووک لە ماڵەکەت ئەگەر خۆت لە دەرەوەی وڵاتبای کە لە دەرگا درابە لە ناو مۆبایلەکە ڕسمی کەسەکە دیار بوو چۆنی شاکیل لەگەڵ دەکرد دەرگاکەت بۆ دەکردەوە سەلاجەت بۆ دەکردەوە غازەکەت بۆ پێ دەکرد تەواوی کۆنتترۆلی مال لە ڕێگای مۆبایلەکەیەوە دەکرا سیارەی پێ لێ دەخورا بانک بوو جوگرافیا بوو ئیتر هەموو شتێک بوو داهێنانی گەنجی ئەوێ هاندان لە ناو سنتەرەکانی ئەوێ هەموو شتێکە هاندان ینی ئەم حازرەیە کە لە زانکۆ خوێندمان لە زانکۆی هوسا لە یەک وشەدا کە کورتی بکەینەوە بریتی بوو لە هاندان بەردەوام یەکتری هانددن بەردەوام وشەیەک نییە بۆ شکاندنی گەنج لە تەواوی ئەم وڵاتەدا یعنی تۆ هەرچەند سەرکەوتوو نبی بەردەوام هاانت دەدەن بۆی لە بوارێکی تردا بتانی گەنجێکی سەرکەوتوو ئەکتیڤ بی و لا یەکێک لە بوارەکاندا خزمەتی وڵاتەکەی خۆت بکەیت داڕشتنیان ئابوووریان پەیوەندیان بەشەکانیان ئەخلاقەتی ئیشکردنیان گروپ بندیان هەموو ئەوانە و خاڵە جیاوازیانن کە سنتەرەکانی ئێوە لە سنتەرەکانی ئێمە جیا دەکەنەوە ئێمە دەیان سنتری بەناو هەمانە بەڵام هەمووی یا ژووری نیە یا لە ناو ژوورێکدا یا لە ئەدنا حاڵدا بنمونە تۆ گرفتی گەورەی بەردنی ئیشکردن لەوە هەیەەوە گەنجبوون لەوێ بۆتە ئەخلاقی ئیشکردن بۆیە لە هەموو شوێنێک گەنجە ئەمە گەنجە دەبینی لە سیاستدا گەنجە دەیبینی لە داهێناندا گەنجە دەیبینی لە ئەدەبدا گەنجە دەیبینی لە عشق بۆ نیشتیماندا یاری هینیان هەیە سەمای داوەشێن کە لە یەکێک لە ئاهەنگەکانی سیئۆل ئێمە بەشداریمان لە ئاهەنگێک کرد کە دەڵێن ئەوەی نەیبینی ئەوری خەسارە کە هیوادارم هەموو ئەو هاوڕێیانم ئەم ئاهەنگە ببینن نەخشەبێ لە ئێوەش سەمای باوەشێنیان هەیە ئینسان لە بەرامبەر تاقی ئەم گەنجانە بۆ ئەو ڕوحە بەرزەی کللتوری کۆری تووشی هینێک دەبێ ینی تووشی حاڵەتێک دەبی کە لات سەیرە بەڕاست ئەمانە گەنجن و دەتوانن ئەم هوەرە بەرزە نمایش بکەن بۆیە هاندان و پێکەوە گرێدانی سنتەرەکان و قوتابخانە و حکوومەت و شەفافەتی دارایی و خزمەتی وڵات و خزمەت گوزاری ئینسان وای کردووە گەنجی ئەوێ دەواازەی ئیشکردنی گەلێک گەلێک بەرفراوان بێت سپاس زۆڕمکردنەوەکانی بەڕێزت کاک خالی دەمێ بپرسم لەوێت باسی فێمی ئەخلاقی و دابوونەوێتە کۆمەڵاتیان کرد تا چەند توانراوە پەیوەندەکانی نێوان هەردوو ڕێگەزەکەەوە ئەو مەسەلە کۆمەڵاتیانی کە لەوێدا هەنا ئەنی پارێزراو بن و بە شێوی واتە بەنی بکرێن کە لە قازانجی هەردووشیان نابێت تو ئەم هینەت چۆن خوێندەوە کوڕکچی ئەوێ زۆر ئازادن جلوبەرگیان زۆر ئازادە پەیوەندیان زۆر ئازادە ئەوان لە دوای تەمەنی 15 و 16 و بۆ سەرەوە ئازادن شەوانە لە دەرەوەن و بەردەوام لەگەڵ خۆشەویستەکەی خۆیاندان تۆ بەناو بازاردا دەڕۆی ئەوەی کە زۆر سەرنجت ڕادەکێشێ تەواوی کوڕکچەکانی ئەوێ دوو کورد و کوڕ زۆر کەم دەیبینی بە بەردەوام کوڕکچێکی هاوتەمەنی خۆیانن وە خۆشەویستی و پەیوەندی نێوان ڕەگەزەکان زۆر بە جوانە بەڵام لەگەڵ هەموو ئەوانەدا کۆمەلگایە کە بەها ئەخلاقیەتەکەی خۆی پاراستووە یعنی وەک سەرەتا گوتم خۆشەویستیەک هەیە لە نێوانیاندا ئەم خۆشەویستیە هەموویانی پێکەوە گرێداوە ئازادی بۆ گەنج فراهم کراوە من نمونەی شەوێک دەدنێ شەوێک لە هوتێلێک بە ناوی هیلتۆن درەنگ بوو ئێمە هاتیینە دەرەوە لە بەرەوەی حەزمان کرد دەرەوەی ئوتێلەکە ببینین من لە دەرەوەی گوێم لە دەنگی مۆسیقایەک بوو کلارنێتێک لە شەوێکی درەنگ لێ دەدرا بەلای دەنگەکەدا ڕۆشتین
لە ژێر پردێک بچوینە بن پردەکە تا دۆزیمانەوە گەنجێکی جوانمان بینی شەو سعادیەک و نی و دوو شەو کلارنێتی لێ دەدا کلارنێتێک دەنگێکی و موسیقێکی زۆر جوان لە بەرامبەری کوڕ و کچ بەو شەوە درەنگا دانیش بوون عاشقەکان گوێیان لە مۆسیقا دەگرت ئێمە وەمانزانی وەکو نەریتێکە لە زۆر شوێنان باوە کەسێک مۆسیقا لێ دەدا و پارەی دەدنێ وەمانزانی ئەوەیە چین پارەمان بۆ بردوەری نەگەردوتی من خۆبەخشم بەس هاتوو مۆزیک لێ بدەم بۆ عاشقەکان بۆ شەوە تا عاشقەکانیش لێ دەبن من ناڕۆم بۆیە پەیوەندی ئەوان پەیوەندێکی عشقیە پەیوەندێکی جوانە و ئەو دیاردە نامۆیەی کە من لە زۆر کەس ئەوانەی لە دەرەوەی وڵاتی تر بوون لە ئەوروپا بوون بیستومە یا خوێندومەتەوە لە سەریانیا لە ڕێگای کەناڵەکانەوە بینیمە لە کۆریا توانیویانە سنوورێک بۆ ئەوە دابنێن کە ئەم عشق وەک خۆی بمێنێ و پەیوەندێکی جوانیان هەیە ئازادن ئازادی شۆڕ بۆتەوە بۆ ناویان باوکی ئەوێ دایکی ئەوێ قەت ئەم سانسۆرەی نییە لەسەر گەنج کە هینی بۆ دابنێ و دەوڵەت خۆی کار ئاسانی بۆ دەکات تەواوی ئەم سیئۆ لە شوقەیە تەواوی ئەم سیئۆلە ینی گەنجێک ئەوەی گرفتی نەوێ گرفتی نیشتە جێبوونە ئەوەی لی نەترسێ کارەبا کوژانەوەیە ئەوەی کە لە ژیاندا نەیدی بێت تاسەیەکە ئەوەی کە لە تەمەنی دابنمونە هەستی پێ نەکرد بێت تۆ هەستی پێ ناکەی ئەمە ئەم وڵاتە ڕۆژە شەوە بەبەردەوام لێک ڕیتمدایە بەبەردەوام لێک باس نەدایەت باس نەگەشەکردنە هەموو خەڵک کار دەکا هەمووی ئازادە قەڵەباڵغی و ئازادی و کارکردن وای لێکردوون هەر یەکە و بەهای خۆی لە پارێزە و هەر یەکەش لە شوێنێکدا گەشە بخۆی دەدات بۆیە بیر لە داهێنانیش بکاتەوە کا خالید طبعا جنابەت ئاماژەت بۆ دەکە لە سەردانەکەتاندا بۆ کۆمەڵک شوێن ئەو شوێنتان بەسەرکردێتەوە کە شوێنی پەروەردەی پێگەیەکن کە بۆ پەروەردە بنیاگاون پێشتریش باسی زانکۆیەکت کە لە سەردانتان زانکۆی جیاوازی پرۆسەی پەروەردە و فێرکردن لەوێ ینی چۆنە لەگەڵ ئێرەکانە ئەو پرۆسەیە لەوێ چۆن بەڕێوە دەڕوە ینی ئایا هەر بوو شێوەی ئێرە خوێندکار سەرزەنش دەکرێت وای دەکرێت بیر لە پرۆژێ گەورەتر نەکاتەوە و وای لێکراوە کە خوێندکار بە هیچ شێوەیەک حەز نەکات کە ئازادە لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ دەوروبەری خۆیانەوە وای لێکراوە کە تەنانەت ئەو منهەجی کە دەشی خوێنت لێرە وای لێکراوە کە بەشتێکی ملزەمی دەزانێت و دەبێت ملتەزیمە پێیەوە ینی جەنابەت لەوێ حەست کرد خوێندن لەوێ چۆن پەری پێدراوە شێوازی دەرز گوتنەوە زۆر جیاواز لە شێوازی ئێرەیە مامۆستاکان بە ئوسلوبێک وانە دەڵێنەوە ئینسان هەر حەز دەکات گوێیان لێ بگرێت چونکە هەمیشە ڕەقس و گۆرانی و بەرکوی کەلتورەکەی خۆیان هەبێت گۆرانی تێکەڵاوبوون لەگەڵ خوێندکارەکان پێکەنین هاندانی یەکتری نشکاندن ئەمانە مەبدەئی گراسی ئەوەیە لەو زانکۆی کێ مەچوینەوەی زۆر سەرنجی ڕاکێشام شێوازی پۆلەکە بوو کە لە بەرزیەوە بە خوارەوە دەهات تەڵەبەکان لەسەرەوە بوون مامۆستا لە خوارەوەیە هەموو پۆلێک بۆ شێوازە هەموو پۆلێک ئەچیزەی سڵتی خۆی تایبەتی مۆڵەقی هەیە کە قسە دەکەی تۆ بنمونە مایکی تایبەت و ئەوانەی خۆی هەیە چەندین شاشەی کۆمپیوتەری گەورە لە یەک پۆلدا هەیە کە تۆ کە دەچی لە ڕێگای سلایدەوە لە ڕێگای کۆمپیوتەرەوە بە کۆمەڵێک جەمسەرەوە دەتوانی ئەوە بکەی تەڵەبەکان هەر لەو کاتەدا مامۆستا دەرسی دەبووتەوە دەڕۆیشتن دەهاتن هوەری مامۆستای ئەوێ تەنها ئەوەیە چۆن دەتوانێت بەوانە و خۆشەویستی وا لە تەڵەبەکان کات باشقەوە بمێنەوە نەک بەدار یعنی توندوتیژی شکاندن لە فەرهەنگی ئەواندا نیە تەڵەبەکانی ئەوێ تا ئەم ڕادەیە دەرسەکانی خۆشیان خۆش دەوێت چونکە مامۆستاکە بە عشقەوە مامەلە لەگەڵ تەڵەبەکان دەکات بۆیە ئەوانیش دەرسەکانیان خۆش دەوێت لەوێ یاسایەکیان هەیە پێی دەڵێن یاسایی پێشخستنی گەنجان ئەم یاسایە لە ساڵی هەشتاوە تەبەنی کراوە لە کۆریا سنتەرەکانی گەنجان دوای ساڵی هەشتا تەبەنییان کردووە لەم یاسایەدا دەڵێ دەبێت منهەج بەردەوام لە خزمەتی گەنجدا بێت و دەبێت منهەج بەردەوام ئاڵوگۆڕی بەسەردا بێت منهەج نابێت منهەجێکی یەکان گیری پیرۆزی ئەولا بێت قابلی گۆڕان نەبێت بەردەوام پەیمانگای پەرەسەندنی توانای گەنجان کار لەسەر گۆڕینی منهەجی خوێندن دەکات بۆی بگونجێ لەگەڵ ئەو باهۆزە خێرایی کە بەڕێگاوەیە مەسەلە زانستیەکان ئەو پێشکەوتنانی کە هاتوتە ئاراوە ئەمەی ئێستا دەبیندرێ ئەمە زانکۆیە ڕۆحی مامۆستاکان تێکەڵاوی مامۆستاکان لەگەڵ تەڵەبەکان بە شێوازێکە کە داهێنان لە ڕۆحی گەنجەکەدا دروست دەکات و وای لێ دەکات ئەم تەڵەبەیە گەشە بکات
ئەمە لە پشتی خۆیەوە کە ئێستا ئەم کوڕە و تەرجمە لەگەڵمانە ئەمە شاشەیەکی کۆمپیوتەری گەورەیە کە دەبینێت لە ڕێگای سلایدەوە لێ دەدرێت ئەمەی بە ئینگلیزی لە پشتەوەی نووسراوە دەستە ڕاست و دەستە چەپی بە هەمان شێوە شاشەی کۆمپیوتەری گەورەیە تەڵەبەکان لە شوێنی خوانەوە دواتر دەبن بە گروپ یەکێک لەو شتە سەیرانی کە سەرنجی ڕاکێشان گروپ بەندیە مامۆستا کە دەرسی گوتەوە پێویست نییە ئەم تەڵەبانە هەمووی ئاوادار نیشن و ئەمە نییە ئیتر ئەم تەڵەبانە دەبن بە گروپ و هەر گروپە دێ خۆی لە دیدی خۆیەوە تاوتوی دەرسەکە دەکات و ڕێی خۆی لەسەر ئەمە گروپێکە ئەمە گروپ بەندەکەیە لەگەڵ گەنجانی کۆری کە ڕێی دەگۆڕدرایەوە و ئاوێزانی بڵێن بۆ چونە لێکسیاوازەکان دەکرات بۆیە دیراسی ئەوێ بە بەردەوام منهەجی دەگۆڕێت گروپ بەندی بەردەوام گەشەی پێ دەدرێت یاسای پێشخستی لاوان ڕێگە نادات بە هیچ شێوەیە منهەج و دیراسی ئەوێت تەڵەبە بشکێنێت تەڵەبە ئەوە بکات پۆلەکانیان ئەو پەڕیسی و دوو تەڵەبەی تێدایە کە تەواوی ڕەفاهیەتی تێدایە و تەواوی ئامادەکاری بۆ کردراوە ئەم تەڵەبانە لە قۆناغی سێن لە کۆلیژی کۆمەڵناسی لە زانکۆی هوسا ئەمانێکی ئێستا قسە دەکەن ئەمە بڵین بەرپرسی یا بڵێ ڕێبەری قوتابیەکانی ئەوێ بوو ئیتر منهەجی ئەوێ بەڕاستی منهەجێکە دەکرێت بڵێم ئەم داهێنان و پێشکەوتن و گەشەکردنی ئەوێ بەشێکی لە ناو منهەجی ئێوەوە هاتووە چونکە منهەجێکی تازە و سەردەمیە بەردەوام کەسانی ئەکادمی دەیگۆڕن بۆ ئەوەی عشقیان لەگەڵ تەڵەبا پەیوەندیان لەگەڵ تەڵەبا پەیوەندێکی ئاسایی بێ و تەڵەبەکانیش خۆشیان بەشداری بکەن لە داڕشتنی منهەجدا یەکێک لە ئەوەکانی ئەوێ تەڵەبەکانی ئەوێ بەشداری دەکەن لە گۆڕاندا شارێکیان هەیە سووان ئەم شارە شارێکی کەلەپوریە لە منهەجی ئەوێدا زۆرتر گرنگی بە لایانی کەلەپوری دەبێت اختصاصی شوێنەکانیش حتا وەردەگرن بۆیە ئەوان لایەن گرنگە عشقی خواستی حەزی گەنج بدۆزنە و هینی پێ بدەن گەشەی پێ بدەن جا لە دیراسەیە لە بوارێکە یان وەگوتم لە دەرەوەی دیراسەیە لە ناو سنتەرەکانی گەنجانە و ئەگەر ئەوەش نەبوو خانەیەکیان هەیە پێی دەڵێن خانەی گەنجان ئەم خانەیە بەس بۆ هاوکاریکردنی گەنجانی کەم دەرامەت گەنجانی کەم ئەندام ئەم گەنجانەی کە ئیتر سروشتیان وای لێبێت کە دەکەونەوە یان بەشداری حاڵەت ناکەن و ئەوانە بەس دێ ئیش لەسەر ئەوانە دەکات هاوکاریان دەکات و دەوردە گەشتیان پێ دەداتەوە تا لە بوارێکی کە ئاراستیان بەڵێ کاک خالید حتما تێکەڵاو بوونەکانتان لەگەڵ بڵێ لەگەڵ خەڵکانی ئەوێدا و ئەو گەنجانی کۆری حتما سەرنجتان لەسەر گەنجەکانی ئێوە دروست بووە دەکرێت پرسین گەنجی کۆری عشقی چییە؟ گەنجی کۆری ئەوەی کە زۆر سەیرە زۆر عشقی نیشتیمانی خۆیەتی زۆر عشقی پاک و خاوێنی شارەکەی خۆیەتی گەنجی ئەوێ ئەرکێکی گەورە دەگێڕێ ئەویش ئەوەیە کە خۆی بەرپرسێتی ینی حکوومەت کە ئەم زەمینەی بۆ دروست کردووە لەوێرا گەنجیش ئەو بەرپرسێتەی وەرگرتووە بۆیە عشقی داهێنانیان هەیە عشقی چالاکی و ئیشکردنیان هەیە بە بەردەوام دەجوڵێنەوە بە بەردەوامیش هەز دەکەی ڕۆڵ دەگێڕن لە ڕێگای گروپ بەندیەوە ڕۆڵ دەگێڕن لە خاوێنی لە گەشەکردن لە جوانکردن لە مۆزیک زۆر عشقیان بۆ مۆزیکی فۆکلۆری ڕەسەمی کۆری هەیە چەند عالەتێکی مۆزیکیان هەیە زۆربیان ئامێرەکانی ئێستا کەم بەکاردێنن ینی تیپە مۆزیکیەکانیان بە زۆری ئامێرە تەقلیدیەکانی خۆیان بەکاردێنن و دێن هەر لە منداڵیەوە لە تەڵەبەی ساواییەوە بەردەوام ئەو ئامێرە ئەو ئالەتە موسیقیانە لە قوتابخانە دەخوێنرێن لە دەرەوەی قوتابخانە دەخوێنرێن گەشتیان پێ دەکەن شاریان هەیە شاری گەورە پێ دەڵێن شاری مۆزەخانەی کەلەپوری شارێکی گەورەیە تەواوی کەلتور و کەلەپور و پاشماوە کۆنیەکانی کۆریا هەمووی کۆکراوەتەوە و هێنراوەتە ئەم شارە ئیتر بە وێنە بە ڤیددیۆ بە زیندوی بە خان و دروستکردن بە چۆنیەتی ژیانی هەموو بە هوەریان هەموو لەم شارەدا کۆبووتەوە گەنجان تیم بە تیم سەردانی دەکەن و گەنجان تیم بە تیم لەوێ عشقی ئەوان بۆ کەلتوری خۆیان زۆر سەرسام کرد چونکە بەڕادەیەک ئەوانە هاانی یەکتریان دەدا و عشقی هوەری خۆیان بوون کە لایەن شتێکی جوانە ینی دانەبراوە لە ژیانی ئەواندا و بۆ پەیوەندێکی کراوەیان هەیە گەنجی ئەوەکەمەیەکێک لە خەسڵەتە باشەکانی گەنجی کۆریایە کە تۆ ئاسوودەی لەگەڵی قسە دەکەی ینی هەز دەکەی لەگەڵێکی قسە دەکەی گوێر لێ دەگرێت و هەز دەکەی پێی خۆشە لەگەڵت تێکەڵ بێ ینی جۆرێک لاهێنی گەنجی کۆری هەیە هیچ بغزی لە ناخی ئەواندا نابی هێمنن توێژێکی زۆر هێمنن هەز دەکەی تاوی ئەم کۆمەلگایەکی هێمنە مەسلەی دین و ئەوانە مەسلەی سیاست ئەو ئەمانە لە کاری خۆیاندان و پەیوەندیان بە ژیانی
خەڵکەوە نیە لە بەڕێوەبردننی ژیان و لە ئەو بڕیارانەی کە بخۆی بە ئازانانە بینێتەوە. بەڵێ کاک خالید باسی وەتی کە کۆمەڵەشت سەرنجیان ڕاکێشایی بەڵام لە هەم ئەو تێڕامانەی کە سەردانتان کرد و لە هەم ئەو شتانی کە ئێوە سەرنجتان لەسەری هەبووە زیاترین ئەو شتانی کە جەنابتان وەکو پرۆژە وەکو بەرنامەکە سەرنجی ڕاکێشادن چی بووە؟ من لە زووترین کاتدا پرۆژێ بۆ ڕێکخراوی خۆمانیا بۆ هەر شوێنێکی تر بێ بەدەست دەکەمەوە سەبارەت بە کاری گروپ بەندی گەنجان سەبارەت بۆی کە دەوڵات کاری دەوڵەت و ڕێکخراوەکان بە هەرچی شێوازێکدا بێت بتوانرێت سوود لە ئەزمموی دەوڵەتی کۆری وەربگیرێ بۆ گەنجان چونکە من پێم وایە ئەمە زۆر گرنگە و من سەبارەت بە شوێنەکانی گەنجان سەبارەت بە ئالیەتی ئیشکردن لە ناو گەنجدا سەبارەت بەو پەیوەندی لەگەڵ قوتابخانە هەیە من پێم وایە هەموو ئەوانە ئەو خاڵە جەوهریانن کە دەبێت مراجعی بکردرێتەوە لەوێ مەکتەبەکان تەنها وەزارەتی پەروەردە سەرپەرشتی ناکا وە گوتم وەزارەتی گەشت و گوزاریش سەرپەرشتیان دەکات بۆی گەشت بە خوێندکارەکان بکە بۆیە دەبێت گەشتبوون و شۆڕبوونەوەی دەسەڵات بۆ خوارێ وردە وردە لە کوردستانیش فۆرمەلە بکرێ و شێوازی ئەم ڕێکخراوانە بگۆڕدرێت کە زۆر بەداخەوە ئەتا ئێستا هەمومان ڕەنگە بە شێوازێکی زۆر تەقلید کارمان کردێ دەبێت ئەم تەقلیدیە بشکێنین و دەبێت پەیوەندی بگرین لەگەڵیان من بۆ تەواوی ئەم شوێنانەی ئەگەر چووم وەک سەرەتاش گوتم هەوڕم داوە پەیوەندیمان گرێ بدرێ و بە خۆشحاڵیشەوە من دەتوانم ئەوە بڵێم کە ئەدرسی هەموو ئەم سنتەر و ڕێکخراوانەمان وەرگرتوانی بەڵێنی تاوتان یەکێک لە سنتەرە بڵێ یەکێک لە سنتەرە زۆر بەناوبانگەکانی ئەوێ کە ناوی میزی بوو ئەمە ناو سیئۆلا ئەمە تاوەری گەورەی سیئۆل بوو ئەمە قوتابیەکانی ئەوێن کە دەهێنرێن بۆ بینینی بەردەوام ئەم قوتابیانە ئەمە ناو تاوەرەکەیە ناو تاوەری سیئۆلا لە بەرزیەوە تەواوی سیئۆل و حتا کۆریای باکووریش دیارە لە ڕێگای شاشەی کۆمپیوتەریەوە نیشانە دەدرێت بۆ مەسعەلی گەورە سەر دەکەی و چەند خەڵکێک ڕێوانت دەکات بۆ شارەزابوونی خۆت من لەوێ ئەم سنتەرانە بڵێنی هاوکاری و پەیوەندیان داوە من ئەدرسم وەرگرتوتەوە و دەشتوانم لە ڕێگای ئەو کەناڵی ئێوەوە ئەوە ڕابگەێنم کە هەر لە زانکۆ هەر لەو پەیمانگانەی کە لێرە هەبن لە بواری هوەری لە بواری گەنجاندا لە بواری دەوڵەتیدا بنمونە دەکرێوەکو ئەم شارە پەیوەندیان پێوە بگرینەوە بۆی ئەمە گەشە پێ بدەین و بتوانین لەو خزمەتی ئەوە دابێت کە سوود لە ئەزمموی کۆریا وەربگرین ئەم کۆریایە وەختی خۆی سوتاوە ئەمە سیئۆ لە ئاوای لێ هاتووە وڵاتێک لە جوانی و ئاوەدانی وڵاتێک کە تێیدا ئەم وڵاتە هینی نییە ئەم وڵاتەوەکو کوردستان نەوتی نییە ئەم وڵاتە سەرچاوی هینی زۆر کەمە سەرچاوی خامووانەی زۆر کەمە ئەمەی هەیەی عقڵە عقلیش لە ڕێگای گەنجەوە دێ فراهەمی دەکا و ئەم توێژە ڕۆڵی گەورە لە سیاسەتی دەوڵەتدادا دەڕێژێ دەبێت لە کوردستانیش گەنجان بەشداری سیاسەتی لاڕشتنی دەوڵەت بکەن و دەبێت دەوڵەت شۆڕ بێتەوە بۆ خوارێ بۆی گوێ لە گەنج بگرێ بە تایبەت ئەم توێژەی لە نێوان 24 ساڵیدا کە خاوەنی بزاوت و جوڵەیەکی زیاترە بۆ هەم وەرگرتن هەم کارکردن لەسەر خەون و باواستەکانی خۆڵەکەواتە دەکرێت بڵین کاک خاڵید ڕنگدانەوەی ئەم سەردانی بەڕێستان بۆ گەنجانی سنوورەکەی ئێمەوە بە تایبەتشی گەنجانی ئەم سنوورە و گەنجانی کوردستان بەگشتی چۆن دەبێت من وا پێشبینی دەکەم باش بێت ئێمە کە گەڕانەوە لەگەڵ وەزیری وەرزش و لاوان کۆبووینەوە ئەو پەیامەمان بە ئەو ڕاگەیاند و بە تەکیدی ژنوێنەری ڕێکخراوەکان دەبێت ئەگەرچی من با زۆر با ڕاشکاوی ئاماژە بە شتێک بکەم ئەو وەختەی ئێمە 20 کەس بوو کە پێکات بوو لە نوێنەری ڕێکخراوەکانی ئەوێ بەڵام من پێم وایە دەبوو وەزارەتی لاوان بۆ دەستنیشانکردنی ئەو وەفدا پەلەی نەکردبایە چونکە من پێم وایە کۆمەڵە گەنجی زۆر باشتر و من نامەوێت بەهای هیچیان کەم بکەمەوە لە بەر ڕێز و حرمەتم بۆ بەشێکی زۆریان بەڵام پێم وایە بەشداری دەستنیشانکردنی بەشێکی دەبوو پەلەپەلی تێدا نەکرابایە چونکە تۆ کاتێک تەمسیلی گەنجی وڵاتێک دەکەی پێویستە بتوانی کۆنتاکتێک دروستکەی کە سوودیان لێ وەربگری بۆیە ئەم وەفتە دەبێت یەکێک لە کارەکانی ئەوە بێت کە ئەمەی بینیوێتی لەوێ بیکاتە پرۆژەیەک و بیدا بە حکوومەت بیداتە سنتەرەکانی خۆیان و لەگەڵ گەنجەکان مناقشەی بکە بۆی ڕێی تازەی ینی تێدا دروست بێت ئەمەی ئێستا لەسەر شاشەکە دەبینێت هونەری نەخشە لە کۆریا ئەوان ئەمە تونەری چاپە بەردەوام ئێمەشت کە دیارە بەشداریمان لەو هونەرەدا کرد ئێمە بەشداریمان لە مۆزیکدا کرد بەشداریمان لەو هونەرەدا کرد بەشداریمان لە زۆرێک لە چالاکیەکانی گەنجانی کۆریادا کرد زۆر لەلایەن گرنگەوە زۆر پیرۆزی پێدەدەن لە هەموو شوێنێک کاری لەسەر دەکەن شێوازی خان و دروستکردنیان شێوازی جلوبەرگیان شێوازی خواردنیان
هەمووی خەسڵەتێکی کۆریان پێداوە کە تۆ هەست دەکەی جیاوازە لەگەڵ شوێنێکی کە کۆریا تایبەتمەندیەکەی خۆی پاراستووە و لە ڕێگای ئەم تایبەتمەندیەوە گەشە بە ئەوەی خۆی دەدات. ئەمە سنتەرێکی گەنجانە لە شاری سووانە ئەمە کە لە دەواازەدا کە دەچینە ژوورێ شتە کەلەپوریەکانیان داناوە و گوتم گەنجیەوێ زۆر عاشقی شتی هینا ئەوان سنتەری کەلتوری ئەمە ببوورە سنتەری کەلتوریە لە شاری سوان یەکێک لە سنتەرە گەورەکانی ئەوەیە. ئەم چایە پێی دەڵێنەوەی بیخواتەوە مرازی حاصل دەبێت چایشم لێ خوارەوە حاصل دێت زۆر کەم لەسەر لەو ویانە قسە بکەین لای ئەوان خواردنی کۆن جلوبەرگی کۆن شێوازی کۆن هەمووی گرنگی پێ دەدرێت. ئەم ژنە کە بەڕێوبەری سنتەرەکەی لەم شارەدا تا ئەو کاتێک کە لە شارەکە چوینە دەرێت لەگەڵمان بوو هەموو ئەم کوڕە گەنجانە بە مۆزیکەوە کە دەبیندرێت لەگەڵی بوون بۆ بەردەوامیش بە سەمایەک پێی دەڵێن سەمای کچی کۆری بە سەمایەک وێنای کچی کۆری و وێنای گەلی کۆریان هین دەکرد. ئەمە ئەم شوێنەیە کە شەوەکەی گوتم ئەو گەنجەم تێدا بینی کە بە کلارنێتەکەەوە لەگەڵ عاشقەکان لە شەوێکی درەنگدا کلارنێتی بۆ عاشقەکانی ئەوێ لێ دەدات کە لە هوتێل هلتۆنا یەکێک لە هوتێلە گەورەکانی کۆریایە. من ئەوەی کە زۆر دەمەوێت لێرە شتێکی تر باس بکەم ئێمە سەردانی پەرزگای بودامان کرد کە ناوی سەکۆڕام کەیپە. ئەم پەرزگایە لە ناوچەیە کە پێی دەڵێن شیلا ناوچەیەکی زۆر دڵگیرە تەعاان تەواوی ئەم کۆریایە سەوزە تۆ تەنها بستێک لە وڵاتەدا نبینی سەوز نەبێ هەمووی شاخ و هەمووی هینە. ئەمە پەرزگای بودایە کە لە دەرەوە دەیبینی زۆر گسکەیە بەڵام کە دەچێ ناوی بە گەورەی دروستکراوە. ئەم ژنەی کە پێشان دەدرێت ئەمە ڕێوانمان بوو لەگەڵمان بوو کامیرە لەوێ بەداخەوە مەمنوع بوو من ئەوە بدزیەوە تحملم نەکرد کە تەسویرم دەکرد بە هەموو شێوازێک لەناو پەرزگاکە بە هەموو شێوازێک وێنەگرتن قەدەغە بوو بە ناچاری بدزیەوە لە ڕێگای هاوڕێیانمە هەوڵماندا کۆمەڵێک دیمەن بگرین. ئەمە پێیکەری گەورەی بودایە کە دوورە لە شوێنەکەەوە بە جامبندێک جیاکراوەتەوە و بودیەکان لە سەری مانگی قەمەری سەردانی دەکەن. ئاوێکی لێ وەکو کانیە کاکەمیشتر نیشان دەدرێت ئەم ئاوا بە ئاوێکی پیرۆز دەناسرێت ئەمە پێیکەری سەرەکی بوودا بوو کە وێنەمانگرت. جوانیەکی زۆر دەوێدراوە و دینی ئەوێ تەوان لەوێ دینی بودایی و دینی کۆنفوسیۆسی و چەندینێکی زۆر دینی ئیسلامیش کە لەوێ هەیە ئەمە ئاوەکەیە ئەوە ئاوە پیرۆزەکەیانە کە ئاوێکی سازگارە لە شاخەکە دێتە دەرەوە. ئەمە زەنگی بودای پێدەڵێن ئەوان زۆر گرنگی بەو پاشماوانە دەدەن بۆیە هاتوون ئەم پاشماوە دینیانەیان لە شارێکی کە گەورەشدا کۆ کردێتەوە پێی دەڵێن شاری بوودا. ئەمە پەرزگای بوودا بوو بەڵام شوێنێکی تریان هەیە کە کەمێکی تر نیشان دەدرێت پێی دەڵێن شاری بوودا. ئەم شارە زۆر گەورەیە و پڕە لە چەندین شتی سەراسیمەی جوان لە هوەری پەیکەرسازی لە هوەری گۆرانی گوتن لە هەموو پەرزگایەکی بوودی 4 ئامێری موزیک دەژەندرێ کە ئەوان پێیان وایە بە ژەنینی ئەم ئامێرانە گوناحەکانت کەم دەبێتەوە پێی تەقالیدی خۆیان. خانوەکانی ئەوێ داڕشتنی ئەوێ پرزگاکانی ئەوێ ڕێگاڵبانەکانی ئەوێ پانکایی بەرفراوانی ئەوێ لە شاری بوودا دەڵێن ئێمە 4 کەنزمان هەیە کە ئەمە ژنەکەیە شارەکەمان بە خەریتە بۆ شەرح دەکات کە زۆر خەمی ئەوەی بوو لە شارەکە بزربین بۆیە بە بەردەوام تەرکیزی لەسەرمان بوو کە باجی تایبەتیان دابووینێ کە لەم شارە گەورە بزر نەبین کە ئەم شارە بە تەواوەتی دانراوە بۆ ئەم لایەنە کەلتوریە دینیە کۆنیەی کە خەڵکی کۆریا هەیەی. ئەم 4 کەنزەی کە هەیەە ئەوان پەیژەیەکیان هەیە کە 32 پێپیلکانەیە بەبێت چیمەنتۆرێک دراوە و بەرزە. ئەمە بە یەکێک لە کەنزە گەورەکانی کۆریادا دەنێن. ئەمە دەواازەی هینەکەیە هوەری نەخشکێشان لە کۆریا زۆر سەیرە. مناڵیان هەز دەکەی ئەمە مناڵێکی زۆر ساوایە بەڵام بڕوا بکە هەر لەو منداڵیە ساوایەوە بۆ سەرێ هەز دەکەی ڕۆحی جوانە لە مامەڵەکردن لەگەڵت کە لێر نزیک دەبوونەوە نەدەترسان لەگەڵت پێ دەکەنین بای بەهیان بۆ دەکردی ڕۆحێکی جوانیان هەبوو. و لێرەش لەم شارەش بەردەوام قوتابیەکان دەهێنرێن بە بەردەوام تیم بە تیم وەزارەتی گەشت و گوزار قوتابیان دێنێ بۆ ئەوێ و گەشتیان پێ دەکات و راپۆرتیان پێ دەنووسێ لەسەر ئەم بڵین شوێنانەی کە سەردان دەکردێن.
ئەمە قادر ئەمە پێپیلکانەکان ئەمە یەکێک لە کەنزەکانی ئەوەیە کە لای ئەوان پیرۆزیتێکی گەورەی هەیە هەمویان بەش بەش لێک جیا کردوتەوە دیارە قەدەغەیە خۆت بەسەری کێوی ئەوانە خانوەکانیان وەک دەبیندرێ ئەم سێ گۆشەی سەرەوە کە تەواوی هینی داپۆشتیوە من هەوڵم دەدا ئەمەک دەبیندرێ و من هەوڵم دەدا لە یەکەم وشەوە بۆ ئاخیری لە ڕێگای ئەو وەرگێڕی تایبەتێکە لەگەڵمان بوو پەیامەکەی ئەوان بەرمەوە چونکە بەڕاستی هەموو شتەکان لە لای من شتی تازە بوون و بۆت نییە بەسەر ئێوەدا بەڵێ بۆ ئەمە یەکێک لە کەنزەکانە بۆت نییە بەس سەریدا بکەمێمەی 1000 ساڵ پێش ئێستاە ئەمە پارچەیەکی کەی دوو منارەی پیرۆزی دینی بوودایە ئەوان لەوێ شوێنی قوتابیەکانی بوودا چەند شوێنێکی سەیریان هەیە کە ناویان لێناوە کە دەشیبینی بەردەوام گەنجی کۆری بەردەوام تەڵەبەی کۆری وەگوتم دەهێنرێت و راپۆرتیش دەنووسێت لەسەری بۆی پرسیارێکە ینی کەواتە ارتباطی نێوان گەنج و ئاین لێوەدا چۆنە ینی چۆن بنیاد ئەو ئاینی لەوێکانە ینی حزوری هەیە تا چەند خزمەتی بە گەنج کردێت لە ڕاستیدا خۆی ئەدیانەکانی ئەوێ جیاوازن لە ئەدیانەکانی ئێمە دینی کۆنفشیۆسی بنمونە خۆی وەختی خۆی کۆنفشیۆس پێغەمبەر نەبووە ئینسانێکی بیریارێک بووە و بەڵام دواتر قسەکانی ئێمەئیدی دینی بۆ پەیدا بووە بوداش بە هەمان شێوە بوداش بە هەمان شێوە کە هینێک نەبووە تەنها کەسێک بووە کە ئامۆژگاری بە خەڵک داوە ئامۆژگاری ئەوانە زۆرتر ئەمە دابێکی کەلتوریانە وەکو کوردی بەر لەسەر یەکدا کەمانیان هێشتوتەوە کە تەڵەبەکان دێنن بۆ ئێرە بۆ ئەوە ناکە ڕوحەتی دینیان لا بەقەوتکەن بۆ ئەوە نایانهێنن بۆ ئەوە دەیانهێن ئاشنایەتی ئەم دینیان هەبێ و بتوانن خوێندنەوەیەکی جوان بۆ ئەوە بکەن لەوێ فکری دینیان بۆ خۆیان ئیش لەسەر ئەوە دەکات کە دین جیاواز بێ لە سوڵتا یعنی فەرهەنگی دینی کۆری فەرهەنگێکی سوڵتەی ئامێزی نییە بڕوای بەوە بێت کە ئیتر هەموو حکمێک دەرکە ئەوە نییە لەوێ دینەکانی ئەوێ زۆرتر دینی ئامۆژگاری و هینن و دوورن لە مەسلەی سوڵتە و دەسەڵاتەوە دەسەڵاتی سیاسی بۆ خەڵک دانراوە و دینیش پەیوەندێکی ڕۆحی نێوان خۆت و ئەوەی خۆتە کەسیشی بەسرت دانێتەوە بودایی تۆ ئیسلامی مزگەوتێکی زۆر جوان و گەورە لە سیئۆل هەبوو و ئیسلامەکانی ئەوێ کە وەختی خۆی لە ڕێگای تورکەکانەوە ببوون بە ئیسلام یا خەڵکی ئیسلامی ناو ئەوانە مەراسیمی دینی خۆیان دەکرد ئاسایی بوو ئەمە لایەدا دین لە کۆریا مەسلەیەکی پەیوەندی ئینسانیە دووریان نزیک ناڵن پەیوەندی بە گەنجبوون و تاقی گەنج بخاتنەوە ئەو چوارچێوەیەکی هینکات ئەمەی کە ئێستا دەبینی کە ئەمە چەند تەڵەبەیەکە هێناویانن مامۆستایەک گۆران بەم شێوازە دەرز بڵێتەوە لەگەڵیان ئەمە فێری چەند هینێکیان دەکات کە لەگەڵ دەنگدا دیارە ئەم مامۆستایە بە گۆرانی بە تێکەڵبوونێکی سیر لەگەڵ قوتابیەکان دەرسی دەبووتەوە بەڕادەیەک عشقێکی دابوو بە تەڵەبەکان هەمووی بە پێکەنینەوە تەماشایان دەکرد هەستم دەکرد خۆیان دەیانویست لێی دانەبڕێن چونکە گۆرانی بۆ دەگوتن نکتەی بۆ دەگێڕانەوە دەرسی وشک نییە لەوێ دەرسێک کە تەڵەبە بێتاقەتکە تەڵەبە بێتاقەت بوو ئاسایە خۆی دەچێتە دەرەوە مامۆستا هیچ ئەوێکی نییە ینی هۆڵی هونەریان مرۆڤ سەراسیمە دەبێت لەو هۆڵە جوانانەی کە هەیەە لە هەموو سنتەرێک حوتەش هۆڵی گەورە هەیە هۆڵ بۆ پرۆڤە هەیە هۆڵ بۆ نمایش هەیە هۆڵ بۆ وەرزش هەیە هۆڵ بۆ چی هەیە ئەمە هەمووی ڕاهێنانیان پێ دەکرێت ئەمە ئامێرێکی ڕسەنی کۆریا کە بەردەوام قوتابیەکان دەبێ فێر بکردێن و دەبێ بەردەوام قوتابیەکان عشقی ئەم ئامێریان لەلا ئادروست بکردرێت کە یەکێک لە نای پولمولە ئەمە کەلتورێکی کۆریە بۆ موزیک ئەمە هەمان ئەو مامۆستایەیە کە دوای دەرسی دیراسی خوێندن دێ بە مۆسیک لەگەڵ تەڵەبەکان جوان دەکات ئەمە یاری مغامرات بوو بە پاسکیل و بە ماتۆر سواری و ئەوانە گەنجەکان فێری دەکرێن و هیچ مەترسینە بەڕێگای دوور و بەخێرایی ئەوانە تاقی دەکەنەوە و ئیتر جلوبەرێک تۆ هیچ شتێک ناتوانانی لەوێ بکەیت کە جلوبەرگێکی تایبەتی جوانی ئێوە هین نەبێ بۆیە پاراستنی هین پاراستنی خۆت هەموو شتێکیان کردو بۆی تۆ پارێزراوی بۆی تۆ لە کەمترین شتدا زیان نەیەنی خوانەکردەکە شارەزایی بەکارهێنانی ئەو یاری و ئەو شتە فۆکلۆریانی ئەوێ نەبێ ئەمە زۆر بە خێرایی دەڕۆی زۆرێک لە پێشبڕکەی پائینە ماتۆری سەرزەویە کە لە سەرزەوی تەختە حەسودی پێ دەبێن کاتەوە من ئومێدیەوە دەخوازم کە
دەبێ گەنج بۆی گەشەی پێ بدرێت لەو بوارانەوە هین بکرێت و دەبێ چونکە ناکرێت ینی تاقەی گەنج ئەگەر لە بوارێکدا شکستی هێنا لە بوارێکی کەدا دەکرێت سوودی لێوەربگری ئەمە کۆبوونەوەکانمانە من لە هەموو کۆبوونەوەیانە لەگەڵ هاوڕیانم دیارە هەوڵمانداوە و پەیوەندیەکی تەواویەکان گیر بێ و ڕاوێژیان لەگەڵ بکەین ئەوان بە ڤیددیۆی خۆیان چالاکیەکانیان نیشان دەداین ئەمە بنمونە سەرەتای دەقی فێتێکە بۆ راپۆرتی چالاکێکی ئەوێ کە ئەمانە دوور درێژن من لە 5-6 کاسێتی گەورەدا ئەم یاداشتانم هێناوەتەوە و بەردەوامیش کار لەسەر گۆڕینەوەی کەلتوری دەکەن هەم لە نێوان خۆیان شارێک بۆ شارێک سنتەرێک بۆ سنتەرێک وڵاتێک بۆ وڵاتێک من زۆرم پێسەیر بوو کاتێک کە هەموو ساڵێ سنتەرێک 20 ڕێکخرا و لە وڵاتان داوت کا بۆ ئەوێ بەڵام گەنجی کورتا ئێستا لە هەموو ئەوانە بێ بەش بوو بێ یعنی ئەمە بە بۆچوونی من دەبێت لە مودوا گەشەی پێ بدرێ و زۆر گرنگە کەناڵی دەرەوە بۆ گەنجی ئێمە ڕێی دەگۆڕێت یعنی من بەزەین بخۆمدا داهاتەوە کە دەچوومە هەندێک شوێن هەستم دەکرد خۆم و گەنجی شارەکەم و گەنجی وڵاتەکەم زۆر بێبەشن و ئەمە دەبێ مراجعی بکرێتەوە و ئەمە دەبێ بە بۆچوونی من پلانی زۆر وردی بۆ دابدرێت چونکە تۆ کە بتەوێ وڵاتێکی پێشکەوت و تەوێ دەبێت گەنجانت ڕێوانی ئەو مەسلەیە بن ناکرێت ینی گەنج دەتوانێت ئەوە بکات ئاڵای کوردستان و کوڵاو یەکێک بوو لەو دیاریانەی کە بەردەوام لە ڕێگای تیمەکەی ئێمە دەیدرایە ئەمەی کە ئەم خڵاتە دەدات ئەمە ناوی خانزادخانە لە هەولێر لە وەزارەتی وەرزش و لاوان بوو کە دیارە ئەم وەکو سەرپەرشتی تیمەکە بوو کە بەڕێوەبەری گشتی وەزارەتی لاوانە من کوڕاستەیەکم پێ بوو ئەمە کوڕاستەکەیە بە ئینگلیزی بە ملەوەنی ڕام کێشا بوو بجوانی دەچوومە هەر شوێنێک و کوڕاستم دەدایە سەبارەت بە مێژووی کورد و چالاکی گەنجان و زانیاری زۆر باشم لەوێدا کۆکرد بووە بۆ ئەوەی ئەمە لەگەڵێکێک لە مدیری سنتەرەکانە لە شاری کیۆنگ جوون کە گفتگۆ لەگەڵ دەکەم سەبارەت ئەمە ستودیۆکی ئینتەرنێتیە گەنجان لەو سنتەرەدا لە ڕێگای تەلەڤیزیۆنێکی ئینتەرنێتیەوە بە بێژەر هوەری ڕاگەیاندنیان گەشە پێ دەدرێ ستۆدیۆکی ڕاقی و جوانیان هەیە کە ئەمە لە چەندین بەشی گەورەدایە من هەر توانیمە چەند فێتێکی کەم لەو یاریانە وەربگرم بەڕەکە خالید دەست خۆش بێ بۆ هەموو ڕوونکردنەوەی جەنابەت ئەگەر شتێکت مابێت لە کۆتایی بەرنامەیەدا ینی من دەمەوێت ئاخیر پرسیارم لێ بکەم من دەکرێت سەرجەم ئەزمونەکانی ئەوانێردا تەقیکەینەوە لە ڕووی پرۆژەیە بۆ گەنجەوە یان پرسیارێکتر پێش ئەوە تۆ ئازاد بوو کە دەچێت هەر شوێنێک بۆ بتێک هاو ڕێویان ڕەنووی بوو تانتوانی بسنانم شوێنێک هیچ شتێکی ناجورت لەوێ نەبینی وەکو هەڵسو کەوتەیە یان شتێکی لێ بابەتەکە نایکۆریەکانەوە کرابێت ئێمە بەردەوام 4 کەسمان لەگەڵ بوو لە بەروەی وەختێکی ڕسمی بووی ئەم 4 کەسە بە بەردەوامی زابطێکی سوپای کۆریا بوو کە ئەو بەردەوام لەگەڵماندنی و ئازاد نەبوون بچنە هەر شوێنێک لە ڕۆژە فریەکان ئازادەکانمان با بەڵام ڕۆژی ئازادمان کەم بوو فری ڕۆژێک هەمان بوو لەو 15 ڕۆژەکە فری بووین باقیەوەکەی تر چونکە ڕۆژانە ئێمە بەردەوام دەبوو سەردانی ئەم کۆمپانیا ئەم سنتەر پەیوەندی لەگەڵ ئەم ڕێکخرا و بڕۆ بۆ ئەم شار بڕۆ ئەوە ئەنی فریای ئەوە نەدەکەوتین ڕۆژی وا هەبوو ئێمە پرۆگرامی ئیشکردنمان 5 هینی تێدا بوو ئەمە کوردێک بوو کە حەزەکەم باسی بکەم لە ناو سیئۆل تووشی بوو لە بازارێک کە ئاڵایشی کوردستانم دێرەوە بوو دەستی گرتم گوتی بە کوردی کە قسەی کرد زۆر پێم ئەو بووم چاوپێکەوتنێکیشم لەگەڵ ئەنجام داوە کە ئەم کووردا خەڵکی خانەقین و 13 ساڵە لە کۆریایە ڕێی گەورەی لە تەسیری گەورەشی لەسەر حکوومەت و سیاسەتی کۆری هەیە لە بەرامبەر کووردا بێمەوە سەر هینەکە گەشتەکە یا ئەوەی کە من لام گرنگ بێت لە کۆتایی ئەوە کەدا ئاماژەی پێ بدەم ئەزمموی کۆریا دەتوانین لە کوردستان سوودی وەربگرین ئەزمموی ڕێکخراوەکانی ئەوێ بوو ئێمە دەکرێت ئەگەر کۆپیش بە کۆپی ناچونکە من لە هیچ هەمیشە بڕوان بە هین هەیە بەڵام دەکرێت لە عینەکانی ئیشکردنی ئەوێدا ئێمە سوود دەربگرین و دەکرێت گرنگی ئەوان بۆ لایەنی کەلتوری ئێمە ئاوری لێ بدەینەوە گرنگی ئەوان بۆ مۆنومنتێکیان هەبوو مۆنومنتی ئازادی لەسەرەوەی کە یابان وەختی خۆی ئەوەی سووتاندووە مۆنومنتێکی گەورەی بەرفراوان شارێک پڕ لە هونەری بەرزی جوان لە هەموو بوارەکاندا هاتبوون هەر لە هینەوە هەر لە یەکەمین هەنگاوەوە بۆ لە سوپای یابان بۆ سەرەوە هەمووی تۆمارکراوە حەز دەکەم قسەکانم ببڕم بەهەز لەوە بکەم ئەمە کۆمپانیا گەورەکەی
کۆریایە سیکەی تلیکۆم کە مۆبایلەکانی پێمان دەناسێنن کە بە چڕادەیەک توانیویانە گەنجە بەڵێ ئەمە لەم کۆمپانیایە داهێنانی منی زۆر گەورە دەکردێت ئێمە دەبێت لە ئەزمموی ئەوان حتا بۆ مۆنەمێنت بۆ پیرۆزیەتی خۆمان سوود وەربگرین ئەوان هەموو شتێکی نیشتیمانەکەی خۆیان دوای دیراسەکردن بە خۆشویستنەوەدا لە ڕێژنەوە هەر لە دەچی لە هێندێک شوێن سرودی حربی گوێلەیە لە هێندێک شوێن کە تایبەتە بە مۆنومنتەوە بۆ دەیانەوێت گەنجان ئەویان بیر نچێتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەم گەلە ئاوا پێشکەوتو نەبووە ئەم گەلە بە مەقاومە دوایە هاتووە ئەمەی دروست کردووە دەچی بۆ هێندێک شوێن خانووە کۆنەکانی کۆریا ماوە لە ناو شاری کەلەپوریدا پێ دەڵێن ئێمە ئەو شارەمان هەبوو بەڵام ئێستا سەیری شارەکانمان کە دەبێت لەسەر پشت درێژبی ئەمجار تەوقی سەری خانەکانی دەبینی تەلار و هوەری نەخشە سازی بینیان لە چه ئاستێکی پێشکەوتودایە ئەوان لە هەموو بوارێکدا لە پەیوەندی کۆمەڵایەتیان لە پەیوەندی سیاسیان لە گەشەکردنی ئابوووریان کوریا حوتمین وڵاتە لە عالمدا کە لە توانیوێتی دوای ئەو هەموو مەرگە ساتانەی کە پێشتر لەسەری هاتووە بەڵام ئێستاکە لە قیمنی وڵاتە زۆر پێشکەوتە گەورەکانی دنیاە ئەمەی کە ئێستا دەبینی ئەمە ناو مۆزەخانەکەیە کە هەر لەو ئامێرە بچووکانەوە پاراستویانە هەمووی لە ناو شوشەدا هەمووی بە ڕسم هەمووی بە نووسین هەمووی بە ڤیددیۆیی و دێت بۆ ناو هوەریان و ئەوان لەوێ هوەری بەرز دەکەن ئەمە وەکو گومبەتێکی پیرۆزی ناو ئەوانە کە هێشتویانەتەوە ئەمە سەری خانوەکانیانە کە وەکو خانووی قوڕی ئێمە وایە حتا بەردەکان ئەم بەردانەی کە خانوویان پێ دروست کراوە هەمویان ئەمە ئاشی بردیانە بە گەورەی داناوە و شێوازی نانکردنیان شێوازی نان خواردنیان شێوازی جلوبەرگیان گۆزە دروستکردنیان خەوتنی شەوانیان پێکەنینیان ژنهێنانیان مردنیان ماڵی پاشایان ماڵی هەژار و فەقیریان بە پەیکەر بە زیندوی بە ناو ماڵەکە وەک خۆی لە کاتی ئیشکردندا هەمووی بە جوانی تۆزیف کراوە کە ئینسان حەز دەکە ئەم گەلا قەدری مێژوو قەدری ئەوەی خۆی دەزانێت بۆ گەشەی پێدەدات من دووبارە ئومێدی ئەوە دەکەم ئەو ئەزمونانە سوودی لێوەربگیردرێت و هیواداریشم ئەو گەشتانە درێژەی پێ بدرێت بکرێتە نەریتێک بۆی ئێمە بتوانین لەو ئاڵگۆڕی کرد تووریە سوود وەربگرین و بیکەینە بەرنامەیەکی باشتر بۆ گەشە پێدانی گەنجان لە بەشی کوردستانی. بەڵێ زۆر سپاس کاک خەلیل ئێمە زێتمان لە ڕاستی کاتمان زۆر گرتی ماندوومان کردی لەو بەرنامەیەدا ئێمە شیوادارین کە ئەم سەردانی بەڕێستان ڕنگدانەوەی هەبێت لە کار و چارەکیەکان لەمە دۆتان و کۆمەڵێک پرۆژەی جوانتر لە جاران بێتە ینی بەشێک لە کارەکانی ئێوە سەرکەوتوبوون لە شوکارەکانتاندا هیوادارین بواریش بۆ گەنج زیاتر بڕەخسێ بۆی کە ئەوانیش بۆ ئاسان بۆ شێوە ئاسانی کە لەوێ هەیە لێرەش بەڕاستی گەنج باشتر بخوێنرێتەوە ئەوە دیارەکی وای هەموو گەنجێکە لە کوردستاندا ئێمە لە کۆتایی دایکمان نەماوە جگەلەوەی کە دەستخۆشینە بێ سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەکە ئێمە بینیرانی بەڕێز ئێوەش تاکو و دیدارێکی تایبەتی تر شاد و کامەران بن ماڵەوە دەستخۆش بێت.
دانیال